گفتوگۆ دەکەین لەسەر سەردانەکەی زەیدی کە ڕێز دکتۆر ڕێبوار ڕەوف ساڵح ڕاستەوخۆ لەگەڵماندایە لە کەلارەوە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. دکتۆر سڵاو لێبێ ئەم کاتت باش و سەرەتای پرسیارەکە ئەوە بێ زەیدی ئێستا کە ڕۆیشتۆتە ئەمریکا یعنی ئەتوانین بڵێن لە ١٨ هەگبەکەی کە پێیەتی پڕە ئەتوانێ بە دڵنیایە و بڕاتە ناو کۆشکی سپیەوە؟ دەڕاستیە پێم وانە زەیدی زۆر دڵنیا بێت لەوەی کە ئەوێ لەگەڵ ئەمریکا گفتوگۆی بکات، چونکە تایسە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەری ئێران هەرماوە لەسەر عێراق بە تایبەت ئەم لەم دوایەی ناشتنی تەرمەکەی خامنەی بۆ عێراق پروتینێکی تازەی داوە بە چەکدارەکان بۆ ئەوەی چۆنەڵێ حەماسێتێکی تازە هاتەوە بەردەمێن. بەڵام لەگەڵەوەیشە پێم وانە ئەمریکا ڕازی بێ و سەڵتەکەم دەگەداتەوە بتوانن مەمنونە بن. ئەمریکاش پێم وانە هەروە بە ئاسانی بێڵێ زەیدی حکوومەتەکەی تێپەڕێنێت بەبێ ئەوەی خواستەکانی ئەمریکا جێبەجێ بکات. لەم نێوەندەیشە باوەڕم وایە کە بگەنە حەلێک کە باڵانسێک بپارێزن. دیارە کاریگەری ئێران لە ڕابردووە لەسەر عێراقا زۆر سەخت بوو، زۆر بوو. ئەمریکای ئەو کاریگەریە کەمە بکە لە هەمان کاتیشە ئەو واقعە ببینێ کە بە تەواوی نەتوانێت کاریگەری ئێران بڕبکە. یعنی بە شێوە لە شێوەکان باڵانسێک بپارێزن زیاتر بەلای ئەمریکا. باش دکتۆر ئەو باڵانسە چۆن پارێزگاری لێکرێت لە کاتێکە سەرلەبانی ئەمڕۆ تازە ئەمریکا لە چەند پێگەیەکی ئێرانی دایەوە و ئێرانیش وەڵامیایەوە، یعنی چۆن بیپارێزی؟ ئەوەیە خۆی باڵانسەکە ئەوەیە ئێران وەڵامەداتەوە، ینی ئەمریکا ئەوێتەوە ئێران لاواز کە ئێرانیش بە شێوە لە شێوەکان داوای باڵانسەکە بۆیە لە ئەمریکا داتەوە. گینە خۆ ئەگەر ئێرانی سەر دەستبەرداری عێراق بوێت تا حدێک ئەو زەختەی کە ئەمریکا خستوێتە سەری کەمە بێتەوە لەسەری. بەس کێشەکەوەی ئێران ئەوێ هەیمەنەی هەرێمایەتی ینی لە دەست نەدا، بۆیە ئەمریکاش زیاتر جەخت دەکاتەوە لەسەری. بۆ مەسەلەی ئێران ئەمریکا سیاسەتی کۆنتڕۆڵکردنی چوارچێوەی هەیە، چۆنەڵێ هەر وڵاتێک بێوێ بە دوژمنی بزانێ یان بێ لیدا چواردەوەرەکەی کۆنتڕۆڵەکە. بۆ نمونە لەلایە تورکیا بە حلفی خۆی زانێ ئەمریکا، ئەوێ عێراق بە حلفی خۆی زانێ بخاتە ژێر هەیمەنەی خۆیەوە، یعنی وڵاتانی دەوروبەری کۆنتڕۆڵکە بۆی ئێران دەستی وەڵا نەبێ بڵێ هەیمەنەی فراوان بکات لە ناوچەکە لە ڕێگەی سنووریەوە. بۆ نمونە دیارە ئێرانیش ناوێت دەستبەرداری ئەمە بێ. لوبنان و یەمەن و سووریا بەهۆی ئەوەی کە سنووریان هەو بەشتێ لەگەڵ ئێرانە تا حدێ زەحمەت بوو بۆ ئێران ئەوە بپارێزێ، بەڵام لە ڕێگەی عێراقەوە هەم بەهۆی هاوسنووری هەم بەهۆی شیعای عێراق ڕەبتێکی زۆریانەیە لەگەڵ ئێرانە و هاوسۆزیەکەیە لە نێوانیانە، ئەمە بۆ ئێران تا حدێ ئاسانترە. شیعش عادەتەن لەسەر بنەمای سۆز و قوربانی و ئەو ئایدۆلۆژیەکەیان لەسەر ئەو بەنە، ئێرانیش بە شێوەیەکی هێمنانە و عاقڵانە ئیش لەسەر ئەوەکە لەو ڕێگەوە هەست و سۆزی شیعی عێراق بۆ خۆی بپارێزێت، چونکە بڵێ تیۆری ئایدۆلۆژی شیعی ئیش لەسەر خۆ بە قوربانیکردنەکە، هەر خۆتەزانی هەر لەسەر دەمی حەسەن و حوسێن و تا ئێستا هاتووە، بۆیە هەر لە مناسبەکان شازیاتە گریان و ئەو شتانە بەکارێن لەو ڕێگەوە هاوسۆزی و ئەو شتا پارێزن بەهێزی خۆیان. باشە شتێکی تر هەیە، یعنی زەیدی لە ڕوە ئابوووریەکەوە چۆن ئەتوانێت دڵنیایی با بە ئەمریکیەکان یاخود دڵنیایی با بە کۆشکی سپی بە بە ترەمپ، چونکە تا ئێستاشی لەگەڵ بێ یعنی هەم هەژمونی ئێران لەو بارەیەوە هەیە، هەم یعنی ئەوەشی کە کۆمپانیاکانی کارکردن لە عێراقا ئەوەنەی کۆمپانیای غەیرە ئەمریکی لێە، کۆمپانیا ئەمریکیەکان لێرە وجودیان نییە. و چۆن ئەتوانێت زەیدی چۆن ئەتوانێت ئەم هەنگاوە بنێ بۆ دڵنیایی ئەمریکا؟ دیارە ئەوەی کەتوویە لەی وجودی کۆمپانیا ئەمریکیەکان کەمە ئەوە ڕاستە. پێم وایە زەیدی بێکێ لە خاڵە ڕئیسیەکانی ئەوەیە چۆن بتوانێت ئینڤستی زیاتری ئەمریکی بێنێ بۆ ناوچەکانی بۆ بەرهێنانی ئەمریکی زیاتر بێنێ بۆ ناوچەکە.
تاکو ئەمریکیان لە ڕووی ئابووریەوە سوودمەند بێت دیارە ئەمە خواستی ترەمپیشە هەر ترەمپ بەم شێوە تەعاملەکە لەگەڵ وڵاتانە چی سعودی بە قەتەر بێ ئەوانە بێت قازانجی مادیەوێ من چەند جارێ باسم کردووە لە بەردەمەکانە ترەمپ بزنسمانە ینی سیاسەتی خۆی لە ڕووی پارەوە بینی بەڵام زەیدی ئەتوانێت لەم ڕۆوە ئەمریکا ڕاستی بکە بەڵام کێشە سەرەکیەکە ئەوە نییە کێشە سەرەکیەکە پرسی ئابووری و نەوتە بە گرێدانی بە ئەمنیەتی قەومیەوە ئاسایشی نەتەوەی نەوت بۆ ئەمریکا زۆر گرنگ نییە لە ڕاستیە وەکو ئەمیوانە بەڕێزەکەشتان ئاماژەی بۆ کرد نەوت خواستی لەسەر کەمە بێتەوە ئەمریکا وڵاتی کشە پێویستی بە نەوت نییە بەڵام نەوت گرنگە بۆ ئەمریکا لە ڕووی ئاسایشی نەتەوەیەوە ئایا ئەگەر عێراق ئەمریکا نتوانێت سوود لەو نەوتە عێراق ببینێ کەیتر سوودی لێبینێ ئەمریکا لەمە ئەترسێ یعنی ئەترسێ نەیارەکانی سوودی لێ ببین وەکو رووسیا و ئێران و چاینا و ئەمانە بە تەکیدیش وا بێت تۆ عێراقیش ئەگەر نەوتەکەی لە ئەوروپا ئەمریکا ساغ نکاتەوە مەجبورە بیفرۆشێ بە وڵاتانە ئەو کاتە وڵاتانە توانن نەوتیان بە شێوەیەکی هێرزان دەستکەوێ و ئابووری خۆیانی پێ بەهێزکەن بەهێزبوونی ئابووری شەنی بەهێزبوونی سەربازی باشە دکتۆر شتێکی تر کە ئەوەی تر ئاڵنگارێ گەورەکەیە لە بەردەم زەیدی چکە هەتا ئێستاش لە ناوخۆی عێراقا بۆی چارەسەر نەکراوە ئەیش پرسی گروپە چەکدارەکانە بە تایبەتی ئەو گروپە چەکدارانە خۆتەزانی نزیکن لە ئێرانەوە و ئەمریکا تا ئەم ڕۆژی لەگەڵاوێ ئەو لە شەڕە لەگەڵ ئێرانە یعنی زەیدی تا ڕادێک ئەم بابەتەی حەل نەکردووە و چۆتە کۆشی سپیش پێ دوایە یعنی چۆن بە ئەمریکیەکانی بگەێنێ کە ئەم گروپە چەکدارانە ئەم تا ڕادێک نەیتوانیەوە بیخاتە ژێر کۆنتترۆڵی خۆی کێفی خۆی یعنی ئەتوانێت لەگەڵ ئەمریکا چه هەنگایەک بنێ بۆ ئەم بابەتە لە کاتێکا هەر ئەم ڕۆژ ینی دوو گروپی چەکدار کە نوجەبا و حیزب وڵای عێراقین ئەوان ئەڵێن ئێمە چەکدانانێ چکە ترسمان هەیە لەو مەسەلێ بەڵێ وەکوتم لە سەرتا باسی باڵانس پاوەم کرد ینی چۆرێک لە هاوسەنگی پاراستن زەی دەتوانێت ئەمە ڕوون کاتۆ لە بۆ ئەمریکیەکان چۆن تا چەندێ دەستمان واڵایە لەم پرۆسەدا یعنی شتێکی واقعیشە باسی کا بۆ ئەمریکیەکان و دەتوانێت ڕاستیشیان کە بەڕای من بڵێت یعنی پێیان بڵێ ئەوانە هاتنت ناو کۆمەلگای عێراقیەوە هێزیان هەیە هێزی شاراوایان هەیە لە لایەکی ترۆ عێراق ئەتوانێت بڵێ عێراق تا ئێستا وڵاتێکی تەواو دامەزراوەی نییە آخر عێراق لە هەنێ ڕۆوە دامەزراوە ئەوەی دڵخۆشکەرە لە عێراق تەنها دەسا و دەستکردنی دەسەڵاتە ئەگینا عێراق وڵاتێکی تەواو دامەزراوە نییە دامەزراو بۆ بانایی موسساتەکان زۆر ڕۆڵیان نییە یعنی زۆر کاریگەریان نییە تۆ هێز و میلیشیا و عشرەت و ئەوانە دەورە بینێ لە عێراقا کاریگەری وڵاتە هەرێمایەتەکان هەیە لە عێراقا ئەتوانێت ئەمە ڕوون کاتەوە یانی چۆن بڵێ هەنگاوەکان بڵێن لەگەڵ پلانێکا بڕۆن و بتوان بزان سەرکەوتون ئەوە لەگەڵ ئەمریکا تاوتێ بکە تاکەوەی هەموو شتەکان لە دەست دەربچێ عێراق بێتە گۆڕەپانێک بۆ ململانەیەکی نییە چونکە کەس ئەوەی ناوێت لە عێراقا چونکە دوجار تەسیری هەیە لەسەر ئابووری جیهان و نەوتی عێراق و کاریگەریکی تەواوی لەسەر ئابووری جیهان کەس نایەوێ ئەوە ببینێ ترەمپش خۆی حەزی لەو جۆرە کێشانە نییە چونکە ئەوە کاریگەری بێت لەلایەنە ئابووریەکەی بۆیە بەنسبەت ترەمپ و ئابوووریەکە زۆر گرنگە بۆ ئەوەی ئەمریکا بتوان لە ڕووی مادی و سوود ببینێ و لە ڕووی موسساتی ئەمریکایشەوە ئەمنیەتی قەومی زۆر گرنگە پێم وایە ئەمریکا تا حەدێ لە ینی داواکارەکانی خۆی کەمێ خەفیف کاتەوە یا بێنێتە خوارە بۆی زەیدی بتوانێت لە پرۆسەکە سەرکەوتوو بێت و دڵنیایش نییە ئایا زەیدی لەم پرۆسە سەرکەوتوو بێیانە چونکە زۆربەی پرایم مینیستەر زۆربەی سەرۆک حکوومەتەکانی پێشووی عێراق هاتن بە کۆمەڵێ وتافی چاکسازی و بنبڕکردنی گەندەڵی و هاتن دوجار تەناسولیان کردووە یان پاشە کشیان کردووە ئایا زەیدی بەهێزە بێ دژی کاردانەوەکانی حزب الله و گروپەکانی ترکە لە ئێرانەوە نزیکە بنیە بە تایبەت زەیدی کەسێکیش نییە بۆ نمونەوەکو مقتەدا سەدر بێت کە کاریگەریەکی زۆر بەهێزیە بێ لە ناو جەماوەر و لە ناو خەڵکی عێراق و پێگەیەکی گەورەی مەرجعیەت لە پشتیوە بێت و شیعەوانە ئەمە زۆر ئاسان نابێت بە بەڵێ ئەو دکتۆر ئەو بابەتەی کە
زەیدی هەر لەگەڵ دەست بەکاربوونی یاخود ماوەیەک بەسەر دەست بەکاربوونیان ڕۆیشت هەڵمەتێکی گەورەی کرد بۆ دەستگیرکردنی ئەوەی کە ناوی ناوخۆی گەندەڵکاران و پڕێکی زۆر پارە و ئاڵتون و ئانەش گیرا و گەڕێندایەوە و ئەژڵێ پرۆسەکە بەردەوامە. ئەمە وەکو بە کوردەکەی خۆمان لەڵێ شەفاعەتی بۆکە لە کۆشکی سپی بڵێ سەرۆگەزیرانێکی باشە. دیارە پرۆسانە هەمووی دەوری هەیە لە ڕاستیە پرۆسی بە سیستەماتیکردن بەڕاستی بۆ ئەمریکا زۆر گرنگە ئەکرێ سوودی ببینیە بەڵام ئەمش پرۆسەیەکە توجار کاز سوودانیش دووبارەی کردەوە ئەوەی پارێکی زۆریان هێنا بە حساب گەندەڵی سەدەیان پێوت نازم شتێکی وایە سەدە ئەوەش بە حساب دەستکەوتێکی زۆر گرنگ و دوجار دەرکەوت بەهۆی بنەڕێ ئەوە کە لە میدیا باسەکرێ سوودانی کابینەکەی زۆر گەندەڵی تیا کراوە ئەوانەی زەیدی دۆزیێتەوە هەنێکی پەیوەست دەکەن بە دەسەڵاتەکەی سوودانی وەکە گەندەڵی تیا کراوە ئایا زەیدیش بەم دەردە نابرێ ئەوەیان ماوە قسەی لەسەر بکەین و بەڕاستی بۆ ئەمریکا زیاتر وەکو وتم ئێستا دوای ئەم بنبڕکردنی گەندەڵی ینی ئەگەر سەرکەوتوو بێ بە موەسسەساتکردنی عێراق گرنگە چونکە ئەمریکا عادەتەن ئەوێت تعامل لەگەڵ وڵاتانی بکە کە موەسسەساتی نەک وڵاتێک تایفەگەریە یان تیرۆریستیە یان بڵین دینیە یان ئەو هەر ئایدۆلۆژیایەک بێ کە لە ژێر هەیمەنەی بڵین سیستەمە لیبراڵیەکە دەرچێت چونکە ئەمریکا سوود لەوە بینێ زیاتر ئەمریکا سوود لە پەیوەندی ئابووری پەیوەندی ئەمنی و پەیوەندی عسکەریە بینێ ئەلەم سیانەوە تۆ بتوانی پەیوەندیت باش بێ لەگەڵ ئەمریکا کێشەی نییە حتا لەو کاتش ئەگە تۆ وڵاتێکی ئیسلامیش بی کێشەی نییە بەس لەو پەیوەندیانە سەرکەوتو بێ کێشەی ئێران ئەمریکا لەگەڵ ئێرانە ئەوەی ئێران تەحەدایەکە گروپەکانی سەر بە ئێران تەحەدایەکە تەحەدای نەسمەکەکەن لە ڕاستیە ئەمە شایانی دەستخۆشیە شتە بەڵام تۆ بەدیلەکەت چییە ئایا بەدیلەکەت وەکو ئەوان باشە یا خراپترە خەڵ لە بەدیلەکەی ئێران و گروپەکانی ترە ترسیە گەنە تەحەدەکردنی هەر نەسمێکەکەی بێ ژیان کۆنتترۆلکە و قۆڕکاری تیا بکە شتێکی باشە بەڵام لەم کاتەدا بەدیلێک نییە بۆ ئەو نەسمە لیبراڵیەکە لە عالەما هەیە چکە ئەوان سیستەماتیکترن لە ڕاستیە لەگەڵ ئەگەر قۆڕکاریش بکات بەهۆی سیستەمەکانیانەوە گەشەکردشەیە خۆت ئەزانی دکتۆر ینی جاری وا هەبوو ڕۆژانە دەجار لێدوانێکی ترەمپمان بینیوە لەسەر بابەتێ بە تایبەتی لە کاتی شەڕەکەیە لەگەڵ ئێرانە ئەوەی کە ئێستا زەیدی چۆتە ئەوێ ئەگەر لە حاڵەتێکا ترەمپ ببینێ و ترەمپ لێدوان با لەسەر عێراق و لەسەر حکوومەتی عێراق و لێدوانەکانیشی ئەگەر پۆزەتیڤ بێ ئەگەر نەگەتیڤ بێ ئەگەر ئەرێنی بێ و نەرێنی بێ ئەو لێدوانانە ئەبنە بنەمای ئەو پەیوەندیانەی داهاتوی عێراق یعنی ئەتوانین ئومێدی لەسەر هەڵبچنین لە ڕاستیە ئەمریکا وڵاتێکی سیستەماتیکە تەنها لەسەر قسەی ترەمپ بە تەنیا ئیشەکانیان نابناڕێ بەس شەڕەکە شەڕەکە پێچوانەی ئەوەی پێوتین بەڵام ترەمپ بەهۆی ئەوەی کە دەسەڵاتی کیە وەکو سەرۆک ئەتوانێت بڕێرێ بدا و هەرچۆنی بیواتە سەرەوە ئەوانە دوجار وەش بزانانی ترەمپ دەسەڵاتەکەی مەحدودە یعنی 4 ساڵە و ئاماژەکانیش وا ناڵێن کە ترەمپ دووبارە دەرەچێت بۆیە لە دوورمەودا باوەڕ ناکەم سیاسەتی ئەمریکا بەرامبەر عێراق تەنها لەسەر سیاسەتی ترەمپ بوەستێ گۆڕانکاری تێکەوێ ئەمە وەکو وڵات بەڵام وەکووت دێسە لەم کاتە ترەمپ سەرۆکە ئەکرێت کاریگەریەکی زۆری هەبێ بە تایبەت کاردانەوەی خێرا و ئەوانە یان بەڕووی باشە بێ یا بەڕووی خراپە بۆ من کاردانەوەی ئێران ببین بەهۆی چەند لێداوانێکی ترەمپەوە پێم وایە بۆ زەیدی هەم باشە ئەمە بکە هەم خۆشی ئەمە ئەکا کە ئەوە ئەکا کە جۆرێک وەکوتم لە باڵانس بپارێزێت یعنی بە ئەمریکیەکان بڵێ ئەبێ واقعبین بین لەمڕۆوە ڕاستی ئێمە جوه دەکەین ڕاستی ئێمە هاوکاری لەگەڵتانە بەڵام وێ لەختی واقعبینیش بین پرۆژەکان گراچی وەڵی بەینیزی یعنی هەنگاو بە هەنگاو بنین ئەمریکایش پێم وایە دێتە قەناعەت لەمڕۆ دەست خۆش بێ دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبوار ڕەوف ساڵح مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ بەشداریکردنە بەڵێ بەڕێزان تەورەکانی ئەمڕۆی بەرنامەی پرسی ڕۆژ کۆتایی هات
سپاستانەکەم کە لەم ماوەیەدا بینەرمان بوو خواتان لەگەڵ